سڵاوتان لێبێ عزیزان لە بەنامێکی نوێ لە پامی تۆ لەگەڵتانە بن. ئەمڕۆ لە قەزای سەی سادقین لە تەوەرێک لەگەڵ هاوڵاتیانە قسەکەین. پرسیاری ئەوان لەکەین ئایا ئەرکی دایک و باوک لە ئێستاە بەرامبەر منداڵەکانیان چین؟ بۆچی زوو لە هەواڵەکانەوە لە تەلەڤیزیۆنەکانەوە بیستین کە منداڵێک دایک و باوکی ئازاری داوە یان برایەکی ئازاری داوە یا خود منداڵێک لە شوێنێک فرێدراوە. چی بکەین تاوەکو ئەو تەبای و خۆشەویستەی جاران کە لە ناو خێزانەکانە هەبوو مناڵ ڕێزی گەورەیە گر دایک و باوک ئەرکی خۆی بەرامبەری منداڵ جێبەجێکن ئەوانە بگێڕینەوە. ئەمانە و چەند پرسیارێک تر لە هاوڵاتیانەکەین لەگەڵمان. وەکو باوکێک ئەرکی تۆ بەرامبەر منداڵەکانی چی؟ لە ڕووی ئابووریەوە بژێوی ژیانیان دابینکە، لە ڕووی پەروەردەوە پێویستیان بە ئامۆژگاریە. دایکم ئەو پەڕی پەروەردەیەکی باش پەروەردەی کردوم لەگەڵ ئەوەیە کە نازی پێیاوم لە هەمان کاتیشا لە هەنێشتا سنووری بەدانەوە. پێش ئەوەی کە تۆ بەڕیار بدەیت چەند منداڵێکت هەبێ پێویستە بەڕیاری ئەوە بدەیت بیرکەیتەوە چۆن ویژێنی ویزەکە ژانی بۆ دابینکەیت کە نییە لە وڵاتە هەر نییە و ناژوێت. وەکو باوکێک ئەرکی تۆ بەرامبەر منداڵەکانی چی؟ وەڵا لە ڕووی پەروەردەوە پێویستە ئینسان پێش هەموو شتێ باوەک، لە ڕووی ئابووریەوە بژێوی ژیانیان دابینکە، لە ڕووی پەروەردەوە پێویستیان بە ئامۆژگاریە، پێویستیان بەوەیە ڕەفیقی بزانی ڕەفیقی کەسانی باشەکەن، ئیتر چاولێیان بێ. یعنی ئێستا لەبەرەوەی دنیا پێشکەوتووە، تەکنەلۆژیا هاتووە، ئەنتەرنێت و موبایل هاتووە، چاودێریکردی منداڵ قورس نەبووە لەلایەن دایک و باوکە. بەڵێ ڕاستە زۆر قورس بووە. ئەگەر بتەوێ مناڵەکە لە ژێرسەی تەری خۆتا بێ ئەبێ وریابی لە ڕووی بە تایبەتی ئەنتەرنێت فەیسبوک ئەوانە بە تایبەتی مناڵ و تەلەبەی لە پۆلی حەوت بەرەوژوور ینی ئەو تەمەنە فەوتانوێتی. ئێستا مناڵێکمەیە پۆلی حەوتە ینی ئەی بابە لەو پۆلی ئێمە هەمی 4-5 نەفەر دەرچووە هەمووی هەموویژی سەبەبەکەی لە کۆبوونەوەی دایکان و باوکانە مامۆسا یەکەم شت کێشەی ئەوەیە ئەڵێ مناڵەکانتان خەریکی ئەنتەرنێتن، خەریکی فەیسبوکن، موبایلن نێنەکەژەبن بۆ قوتابخانە. بەڵێ هێنن بۆ قوتابخانەوە اینجا لە ڕووی اینجا گلەیەکی تریشیان بوو جگەرە خواردن بە تایبەتی کۆمەڵی دایک و باوکەی هەلێ ناپرسێتەوە تۆ مناڵەکەتە ڕاتۆ ئێوارە ئەتوانی حەد بە هەناسەکەی کە بۆنی جگەرەکەی ئەرەوەڵە هەر قسەی لێەوە دەرا ئەزانی کە ئەم مناڵە جگەرەی خواردۆیا لە ئەبینین زۆر جار ڕووداوی ناخۆش لە تەلەڤیزیۆنەکانەوە بیستین دایک بڵێ دایکێک ئازاری مناڵی خۆی داوە، باوکێک شتێکی لە مناڵی خۆی کردووە ئازاری داوە. ئەم ڕووداوانە لە چی و ئاوا ئێستا دروست بوو؟ وەڵڵی هەنێ دایک و باوکێ لێ پرسیێوان نییە تا شتەکە هەندێک جار ئەحداسێ ئەقەومێ یا مناڵەکەی لە مەکتەبە دەرناچێت یا سیرەکە لاساریەکیەکە پێش ئەوە ینی ئامادەکاری بۆ نەکردووە ئەنا هەموو مناڵێک گوێ لە دایک و باوکی ئەگرێت پێش هەموو شتێتەوە بناوانەکەی بشێ لە مناڵێک کە پەروەردەیەکەی لە ڕووی زانستی و تەندروست و پەروەردەکردن و ئامۆژگاریوە ئەتوانی وای لێ بکەی مناڵێکی جوان بەم کۆمەلگا لێنی هەتاوەکو کەت نییە کە کەتنەکەی کرد ئەو داخەی پێڕێژ. بەڵێ هەنێ مناڵ هەیە ئاگای لە مناڵەکەی نییە. من زۆر جا شەوەی نەدەرەوە بە تایبەتی شەوان جاریوا بۆ سەعات 11 و 12 شەو ڕۆیشتوم مناڵ هەبووە تەمەنی 12 ساڵ بۆ لەو سەرشقامانە سیرەکەی ئاگری کردوێتەوە بەلای ئاگرێک و دانیشتوم. ئەرەوەڵە ئەی تۆ تەبعاً ئەمانە هەمووی دایک و باوکیانەیە. ئەو خۆشەویستی کە جاران لە نێوان خێزانەکانە هەبوو بەچی ئەگەڕێتەوە بۆ ناو خێزانەکانی ئێستا؟ وەڵڵاهی ئێستا تۆزێ مەحاڵە بە بۆنەی بە تایبەتی ئەم شێوازی ئەم بابەتە ئەلیکترۆنیانە و جارە تۆ ئەچیتە ماڵێکەوە سیرەکەی ئەوسا تەلەڤیزیۆن بوو گلەمان لە تەلەڤیزیۆن بوو بەس ئێستا تەلەڤیزیۆن نەماوە هەموو نەفەرێ دانیشتۆ موبایلێکی پێ ئەمنابێت یا ئایپاتێک خەریکە سەری داژەندووە حتا نزیکی ڕۆیشتن ئەگەر میوانێکیژی بێت ئەو سابیرەکەوێت دەکە میوانیشی هاتووە یا لە هاوسەر بێکۆ ژن و پیاو قەناعەتێ بێت چوومەتە ماڵی وە خۆ ئاگادارە تەریق بوومەتەوە کە دانیشتوم کە سەیری هاوسەرەکان ئاگایان لێ نییە. مناڵە بێ بە جوانترین شێوە پەروەردە بکرێت و نێڵێ و نەبچێتە کۆڵانەوە و ئەنجاوەکو کاتی قوتابخانەی تر قوتابخانەیە ئەرکەکانی قوتابخانە بەجێبێنێ زوو بخەوێت و زوو لە خەواستێت و بۆچی ئێستا بینین زۆر جا لە هەواڵەکانە بینین دایکێک ئازاری مناڵی خۆی داوە باوکێکە بینین زۆر بە خراپی لە منداڵێکی خۆی داوە
بۆچی ئەمانە دروست بوون ئەمانە کەی لە کۆمەلگەی کوردەواریە هەبوون ئێستا ئەم جۆرەشتانە دروست بوون دایک و باوک ئازاری مناڵی خۆیەدا وڵایە ئازارەکە بۆ ئەوە ئەگەڕێتەوە بیام ناڵەکە هاروهاجەکە یان ئەو دایکە خۆی عەسەبیە باوکەکە عەسەبیە ئەبێ کۆنتڕۆڵی خۆ بکەی لەو کاتە بە منداڵەکەی ئەڕێژن عەسەبێتی خۆیان بەسەر ئەو منداڵی خۆیان ئاڕێن وڵایی بۆ ئەویان نازان وڵاهی کۆمەلگاکەی خۆمان بە پێی مروری زەمن گۆڕاوە یاخود تەلەڤزیۆن و کەناڵەکان و ئەنتەرنێت و ئەمانە کاریگەری هەیە یاخود چی وای کردووە ئێستا بەسی خەڵک تۆزێک باشترە لە جاران ئی ئەوەیە هەبوونن ئێستاواکەن ئەبێ هۆکارێکی هەبێ ئێمە بتوانین هۆکارە دەستنیشان بکەین بەڕای تۆ ئەنتەرنێت و کەناڵەکانی ڕاگەیاندین کاریگەریان هەیە لەسەر بیرکردنەوەکانی دایک و باوک بەڵێ ئەرەوەڵا زۆریش کاریگەری هەیە ئەگەڕێتەوە ئەو خۆشگوزارانی جاران کە لە نێوان دایک و باوکە هەبوو بۆ منداڵ ڕێزی دایک و باوکیە کرد ئەو شتانەی جاران چۆن ئەگەڕێتەوە ئەو ڕێز و حرمەتەی جاران چۆن ئەگەڕێتەوە بۆ نێوان مناڵ و دایک و باوکەکە وڵی تازە مەحاڵە بەخوا بگەڕێتەوە ناگەڕێتەوە نەوەڵە لەبەرەوەی زروفەکە وای لێ هاتووە هەمووی بەلای سیاسەتە ئەڕوا هەمووی بەلای تەلەڤیزۆنە ئەڕوا هەر کەسە مەشغوڵی شتێکی خۆیەتی بێ هەست و سەسێکی تایبەتیان بەمێ جوان پەروەردەیان بکەم پەروەردەیەکی ناو کۆمەڵگەیان بکەم بۆچی ئێستا بیستین زۆرجار لە هەواڵەکانە دایکێک ئازاری منداڵی خۆیەدا یان باوکێکە بینین ئازاری منداڵەکەی خۆی داوە بە شێوازێکی زۆر ترسناک بۆ ئەمانە ئێستا دروست بوون وڵای ئەمانە زۆربەیە گەڕێتەوە بۆ ئەم درامە تورکی شتانی کە هەیە لە ناو کۆمەڵگایەکە دێدرێت ناو کەناڵەکانە خەڵک ئەمانە سێری ئەم کەناڵانی کردەوە نشتی خراپی لێ وەرگرتووە جاری وایە بە مناڵەکەی خۆی داخی بە مناڵەکەی خۆی ڕێژێ یعنی کاردانەوە ئێو درامانەیە کە بەسەر منداڵەکانای ڕێژن بەڕای من بەڵێ بەڕای تۆ چۆن ئەو تەبای و خۆشگوزارانەی لە ناو خێزان ئاگەڕێتەوە کە دایک و باوک بۆ منداڵەکەی خۆی کۆی باست کرد یان منداڵ ڕێزی دایک و باوکی خۆی بگری ئەرکەکان بەرامبەر یەکتری جێبەجێ بکەن چۆن ئەگەڕێتەوە وڵی ئەگەڕێتەوە بۆ پەروەردەیەکی دەنەویست ئەگەڕێتەوە بۆ ئەوەی جاریکە هەر لە بنەڕەتەوە پەروەردەیەکی دروست بێت و پەروەردەیەکی ئیسلامیانە عنی بگەڕێتەوە بۆ سەردەمی کۆنباڵە بۆ سەردەمی ئیسلام بۆ باشەکەواتە بەڕای تۆ هەتاوەکو زیاتر پابندی ئاینی ئیسلام بین ئەتوانین پەروەردەیەکی وا بکەین کە جێگەی ڕەزامەندی دایک و باوک و منداڵەکە خوش لە بەڵێ لە سەد بەڵێ ئاینی ئیسلام هەموو پەروەردەیەکی جوان و هەموو پەروەردەیەکی ئەخلاقی گەڕێنەوە بەناو کۆمەڵگە ئێستا زۆر جارە بیسین لە هەواڵەکانە ئەڵێن دایکێک وای لە مناڵەکەی خۆی کردووە باوکێک ئازاری مناڵی خۆی داوە برایەک مناڵێکی خۆی کوشتۆیان بۆ منە برایەکی خۆی کوشتۆ ئەمانە کەی جاران هەبوون بۆ ئێستا ئەمانە دروست بوو هەمی بە بۆ نێم تۆڕە کۆمەڵاتوانە هەموو کەسێ مبالێکی پێ و سەر ئەم فلیمانەکە و هەمی ئەم شتانەیە ئەمە لە ئەنتەرنێت و ڕاگەیاندەکان و ئەم شتە هاتووەتە ناو کۆمەڵگە بەڵێ هەمی ئەوانەیە ئەی بۆ لە پێشروانە بوو ئیسا هەمی ئەم کاتەیە هەمی لەوە دووسێ ساڵە هەر تەوا خراپ بوو جاران تۆ ئەوت بیست مناڵێک فڕێ بدرێ یان مناڵێک لە شوێنێکا ببین فڕێ دراوە ئەم شتانە هەبوو نەمبیستوە ئەرەوەڵا زۆر باشە بەچی ئەو خۆشەویستی و پێکەوە گرێدانی خۆشەویستی جاران لە نێوان خێزانەکانە دروستە بێتەوە هەر ئەم شتانە لاتی ئەم تۆڕە کۆمەڵایەتیان و هەموو کاریساتی بۆ ماڵێ بۆ نمونە بۆ میوانی هەر ئاگای لێو نییە هەر ئەڵێ سەلام عەلەی خوا حافیزتەوە ئاگای لێو نییە سەری دانەوەنە بەسەر ئەم مۆبایلاوتەوە کە نازانێ میوان هەیە نازانێ مناڵی هەیە هیچ ینی پێت وایە ئەنتەرنێتەکە وای کردووە لە خەڵک کە ئاگای لە پەروەردەی مناڵەکەی خۆشی نەبێت ئەرەوەڵا وایە تاکید وایە کاتە مناڵەکەیش هەر شتێک بەکارمێنێ لە ئەنتەرنێتەکە ئاگای لەوە نییە کە مناڵەکەی خەریکی وایە تا سێشە مۆبایلی بەدەست هەر ناڵێ لە کوێی چیەکەی چی ناکەی کوڕ کچ شەو هەموو شتێکە بیست گەڕانەوە بۆ دینی ئیسلام پابندون بە ڕێنمایەکانی پێغەمبەری خوا تا چەند کاریگەری هەیە لەسەر پەروەردەیەکی باش بۆ مناڵ گەڕێنەوە بۆ ئەو شتانەی ئیسلام باشترە چی پێویستە لەسەر دایک و باوک بۆ مناڵی خۆی بکات تۆ وەکو دایکێک کە ئەزمونت هەیە و حەوڵ منە پێویستە بۆی بکەیت چاکی باشی چۆن تربێتی مناڵەکانی خۆتدا بە جوانی یاوم داد ناون نەسیحەتیان بکەی قسەیان بۆ بکەی ئەگەر ئیشێکی هەڵیان کردبێت چۆن واد لێ کردوون کردوون و نەمێشتووە ئیشی خراپە بێت لەسەرانە و تووشی غەڵەتی خراپ منەگەر ڕۆژ لە ڕۆژان خوا نەخواستەیە کە لە منداڵەکان ئیشێکی خراپی کردووە ئەگەر بینی بێتە هاتووی چۆن واد لێ کردووە بام کردووە بە فێڵ دانیشتم لەگەڵا و نەسەعاتم کردووە و ڕۆڵگیان وا هەسەوە دانیشە
ئیشی خراپە هەر خراپە ئیشی چاکار چاک. ئێستا بینی لە هەواڵەکانە ئەڵێ لە فلانە شوێنێک دایکێک ئاوای کرد لە مناڵی خۆی باوکێک ئاوا لە مناڵەکەی خۆی داوە ئەم ڕووداوە ناخۆشانە کەی جاران هەبوون ئێستا ئاوا دروست بوون. وەڵای تر ئەمە ئەشچێتەوە سەر باوکو دایکەکە باوکی دایک و باوکی ئێستا ئاوا هەندێکیان جوان پەردۆی ناکە ئەچێ کوڕەکەیش خراپە کاوینەکەی تر باوکو دایکەکە زۆری بۆیە مەجبورە شتی خراپەی لەگەڵاکە. پێت وایە لە ئەساس و مناڵەکان باش پەروەردە نەکردە بۆیە پەروەردەی ناکە دوایی نێگیرە خوا بەدەستیەوە ئەم ڕووداوە ناخۆشانە. ئەرە وەڵڵا وایە ئەی چۆن وەکو جاران خێزانەکانی ئێستا ئەو خۆشەویستی و تەبایی جاران بگەڕێتەوە ناویان جاران ئەوەی کە ئێوە خێزانتانە بۆ منداڵتانە بووە خۆشەویستی هەبووە پەروەردەکردنی باشە بوو ئەم خێزانانەی ئێستا چۆن ئەم خۆشەویستە بگەڕێتەوە بۆ ناویان. وەڵڵا ئێستاتر ئەوە بە باوکو دایک و خۆشەویستون جا تربێتی ماڵ و مناڵتە باڵ تربێت هەموو هیچ شتێکە تربێتێکی باش بدەین تاوەکو ئەو خۆشەویستی و مناڵە چاکەمان وەڵڵا بێ تربێتی و ماڵ مناڵە و بی حتا چیە پیاوەکە هیچ ژنەکەی هی پیاوەکە هەیە پیاوەکە خراپە ژنەکە چاکە مەجبورە پیاوەکەشی بێنێتەوە سەریان حتا چییە بۆ ئەو کچانەی کە تازە ئەچنە پرۆسی ئاسەرگیریەوە و منداڵیانە بێت دووە وەڵای ترە بێت بە جوانی پەروەردەیان کەن و ڕێکوپێک لەگەڵیان هەسن بە قسەی خۆش بە تربێت ڕێکوپێک بوون لەگەڵیان. هەندێک ئافرەتە بینی یان هەندێک پیاوە بینین عینادن لەگەڵ هاوسەرەکەی عینادن ئەو عینادیە چیان پێبەخشی یان لەگەڵ ژنەکە خراپەیان پیاوەکە غەشەکەیان بە مناڵەکە ئەڕێژن بەڵێ غەشەکان بە مناڵەکە ئەڕێژن. وەکو باوکێک ئەرکی تۆ بەرامبەر منداڵەکانی چی لە ڕووی ئابووریەوە بژێوی ژیانیان دابین کە لە ڕووی پەروەردەوە پێویستیان بە ئامۆژگاریە. دایکم ئەو پەڕی پەروەردەیەکی باش پەروەردەی کردوم لەگەڵ ئەوەیە کە نازی پێیاوم لە هەمان کاتیشا لە هەنێشتا سنووری بەداناوم. پێش ئەوەی کە تۆ بەڕیار بدەیت چەند منداڵێکت هەبێ پێویستە بەڕیاری ئەوە بدەیت بیر بکەیتەوە چۆن ویژێنی ویزەکە ژانی بۆ دابینکەیت کە نییە لە وڵاتە هەر نییە و ناژوێت. ئەبێ بە ڕێکۆپێکی و بە جوانی بەخێ بکات بەڕێخی بەخێوکردنەکە چۆنە تۆ چیت بۆ مناڵەکانی خۆت کردو؟ وەڵی وەکو کاتبی هەر کاتبی کرێکاری فەلاعی و کرێکاری بکردو عملی بۆ ئەوەی بژێوی ژیانیان بەداگەنی بەڕێبەری. ئێستا بینین لە هەواڵەکانە زۆر جار ئەبینین دایکێکیان باوکێک ئەڵێ ئازاری مناڵی خۆی داوە مناڵەکەی خۆی والێ کردووە مناڵەکەی خۆی ئاوا سووتاندووە ئەم ڕووداوانە ئێستا بۆ ئاوا دروست بوون کەی جاران شتانە دەبەرەوە ئێستا خەڵک کەم دەمێتە پارۆشتیوان نییە بازار نییە وعز باش نییە ئیسا دەبەرەوە مناڵەکە وەرکی دیێت ئەی بژێ ژیانی کەمە پێت وایە باری دارایی خەڵک باش نییە بۆیە ئەم ڕووداوانە باری دارێ خەڵک باش نییە باری دارایی خەڵک باش بێ بژێوی ژیانیان باسانی دەستکەوێ ئەم شتانە نەویستەوتیانە جامی پڕدایم ئاشتی ماڵە بەڵێ بڵێ جامی پڕاشتی ماڵ زۆر باشە بەچی ئەو خۆشەویستی جاران کە لە نێوان خێزان و مناڵە هەبوو نێوان دایک و باوکو مناڵە هەبوو ئەگەڕێتەوە بۆ ناو خێزانان ئەوە وەختە وعزی باش و خەڵک ژیانی باش و قەنەعەتی بۆ ئیمڕۆ خەڵک قەنەعەتەکەی نەما و ئەو بژێنیش نەما و ئیتکات پێشتیوان نەما بۆ مەسلەی پەروەردەکردنی مناڵ ئێستا پەروەردەی مناڵ لە ئێستاە قورستر نییە لە جاران بەڵێ قورسە بەڵێ مناڵ بەڵێ تەماشاکە ڕەفیەکەی ئەوە ثێنە ئەوە ثێنی ئەوە ئەی وەرکی پێوە مەجبورە توێش بێتاقەتەوەی لێ مەجبوری ئاژا دروستێ لەگەڵ خێزان و باوکی بێژین مناڵەکانە باوکەکە توانای نییە مناڵەکەش دا مناڵەکە وەرکی لە دایکی و دایکی زۆری هەیە دایک دیفاع لە مناڵەکەیەکات دیفاع لە پیاوەکە ناکات ئیتر ئاژا دروستەوە ئەوەتانی مشکلەکە ئەبێ ڕێنمایی دایکەکان بکەین کە زۆر بەگوێ مناڵەکان بێ دایک تی سێری ئەم پیاوەکە دەکاتی ژیانی چی حاڵی چی ئەبێ ئەم ئیشەکەی باوکتە ڕۆیگەن ئەبێ قەنەعەت دایکەکەن بەس قەناو باو ناکەن دایکەکە قەنەعەت بە مناڵەکەی خۆی بێنێ کە باوکت لە ئێستاە توانای تەوارە وەڵە وایە. باشتۆکو دایکێک کە ئەزمونێک تێ و خاوەنی چەند مناڵێکی ئەرکی دایک بەرامبەر مناڵەکەی چییە؟ وڵا ئەرکی دایک ئەوەیە قەزای تۆ لە من کەمم وەرگێ و لێ ڕابگرێ مۆچاری بکەیت و کە جوان پەروەردەی بکەیت و بەخێوی بکەیت و ئیتر ئاکوڕێ و ئاکچوێ خی گەورە ڕێخدا ئافرەتی و کچێ ڕێکە و لە پیاوی خۆی کە ڕەحمەدوی باوکو دایک و بکات
ئیشڵ ئێستا بینین هەندێک لە دایک و باوکان وازان بەس پەروەردەکردنی مناڵەوەی خواردن جێگە بۆ دابین کەیت تۆ چۆن مناڵەکانی خۆتە پەروەردەکرد؟ وڵڵا مناڵەکانی من خۆم یعنی بڵێ بەرشیری خۆم بە پەروەردەم کردووە و هیچ ئەرک و ئازابێکی نەوە بۆ باوک و بەس ئەرک و ئازابی بۆ ملی خۆم بۆ بەڕێک و پێکی لە پەنای خواوە خێوم کردێ و دوعای سەری تۆ ئێستا بینی لە هەواڵەکان ئەڵێ دایکێک لە فلان شارێک مناڵەکەی خۆی ئاوا لێ کردو باوکێک ئاوا ئازاری مناڵەکەی خۆی داوە ئاوا داوێتی لە مناڵەکەی جاران ئەم جۆرە ڕووداوانە بوو دایک و باو ئازاری مناڵی خۆی نەبووە من خۆم قسە بەو کەسە ئەڵێم کە ئەوە ئەیداوە کامیرە و ئاوا نیشانی خەڵکی ئەدا من زۆر پێم ناخۆشە بۆچی ئەم شتە دروست بوو ینی بۆ جاران نەبوو ئێستا دروست تربیەتی ئەم ڕۆژە دروستی کرد ئەم ڕۆژە کە سەروبەری نیەم دنیا پەروەردە نەماوەیە نەوەڵا نەماوە پەروەردە قەزایە بۆچی ئەگەڕێتەوە ئەو خۆشەویستەی جاران لە نێوان خێزان و مناڵا هەبوو ڕێتەوە قەزای تۆ لەدادە بووە مۆبایل کە ڕەحمیانەتی نێڵاوە ئەرێ بخوا بۆ ئەم زروف و زەمانە کە قەومە دوورەکە نزیک بۆسەوە مۆبایل وایە ئەڵێ ئەگەر ئێمە مۆبایلەکە لابەرین ئەو شتانەی شتە جوانانەی جاران ئەرێ بخوا تێتوە ڕست ئەرێ بخوا مەرحەبایەکەمان تێتوە ڕست ئامۆژۆکردنەکەی ڕۆڵەی وەکو تۆ تێتوە ڕست ڕەحمە دووی باوک و دایکەکەمان تێتوە ڕست ئاتۆ ئەو قسەی دایکەوەتە بقەرەین بزانە وایە ئەوانی ئەزیزان لێرەکە چاوپێکەوتمان کرد لەگەڵ ئەو دایکە بە ڕێزە ئەمە یەکێک بوو لە منداڵەکانی کە مژدەخانە مژدەخان دایک و باوک بە تایبەتی ئێستا دایک لە تەنیشت وەستاوە چۆن پەروەردەی تۆیان کردو لە دەستی دایک و باوکی خۆت ڕازی زۆریش لەبەرەوەی دایکم بە حکومەوەی من باوکم نەبووە لە بچووکەوە بەس دایکم ئەو پەڕی پەروەردەیەکی باش پەروەردەی کردوم لەگەڵ ئەوەیە کە نازی پێیاوم لە هەمان کاتیشا لە هەان هێشتا سنووری بۆداناوم نێشتووە بەرە و کاری خراپە کاری خراپڕۆن بە هەموو شێوەیەک هەم نازی پێیاوین هەم ئاگاشیەوەمان بۆ دایکم یعنی وەکو دایکێک من و تەنها دایک نایبینم دایکم هەمیشە وەک ڕەفیق وا بووە وەک مامۆسایەک وا بووە بۆ ئێمە نازی دایکەیەکی پێیاوین لە هەمان ماشەڵڵا دایکت قسەشی خۆشە من حەزمە کرا قبەرداوام قسەمان خوا لێ نەسێنی ئینشەڵڵا باشە بەڕای تۆ وەکو گەنجێک ئێستا بۆچی زۆر جارە بین ڕووداوی زۆر ناخۆشەیە دایکێک ئازاری مناڵی خۆیە دەیان باوکێک ئازاری مناڵی خۆیەدا ئەم ڕووداوە ناخۆشانە چۆن دروست بوون بۆ وای لێ هاتووێت هۆکارەکەی پەروەردەی سەقەتە لە هەمان کاتە کۆمەڵگاکە نەبوونی یعنی لە میدیاکانیش یعنی ئەوبوو بەرنامەی وا هەبێت کە تۆزێک دایک و باوک هۆشیار کاتەوە لەوەی کە هەنێشت هەیە لە کە بێت چاودێری مناڵ بکەن ینی تەنها پێیانی ناز و ئەوەی کە تو داوای هەر شتێک بکەی دایکیان باوک بۆ بکە ئەوە شرت نییە ڕای تۆ ئەو خۆشەویستی جاران چۆن نەگرێتەوە بەناو خێزانەکە خۆشەویستەکە زیاتری ئەو بوو جاران تۆڕە کۆمەڵاتیەکان کەم بوو دایک و باوک زیاتر سەیتەریان هەبوو ئێستا بۆ نمونە من کچێکم مۆبایلی خۆم هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەشدار ئەبم دایکم نازانێ من چی ئەەکەم باشە دایکم یعنی لەلایەکەوە ئاگەی لە منە ئەبێ لەلایەکی کەشەوە ئاگەی لە من بێت چاودێریکردنەکە لایەن دایکواگۆ قرس بووە لە بەرەوەی مۆبایل لەبەربوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە حکومیەوەی ئێستا دنیا کراوەتەوە یعنی کچ و کوڕ زیاتر لە دەرەوەن لەبەرەوە کە لە دەرەوە بوون دایک واسی تەرێ هەیە دایک بۆ نمونە توانێرێتە بۆ نمونە من ئەچمە دەوام دایکم وازانێ لە دەوامم بەس زانێ لە پشتیەوە من خەریکی چیم لەبەرەوە ئەبێ دایکم لە هەمان کاتە کە یعنی حڕی ئەکا لە هەنێشتا ئەبێت سنووریشی بۆدانێ و هەفتانە لێ پێچینەوەی خۆی هەبێت بۆی زۆر شتەیە ڕوودا و خۆی هەموو شتە بڵێن هەموو هەڵەیەک سەرەتا بچووکە بەڵام مردە وردە گەورە بێت کاک سعدون سڵاو لێ سڵاوی خۆی گەورەش لە تۆ کاک سعدون چەندێک هاوسەرگیریت کردووە و چەند مناڵیش تێ 21 ساڵ هاوسەرگیریم کردووە و 4 منداڵم هەیە ئەو کۆی باسە کردوتم مناڵەکانم گەورەکان 19 بەڕای تۆ وەکو باوکێک ئەرکی دایک و باوک بەرامبەری منداڵەکانی خۆی چییە چی ئەبێ بۆی دابین کا و پەروەردەی بکات ئەو شتانە چی وڵی سەرەتا ئەبێت ئەو کەسێک کە هاوسەرگیریەکە بیر لەوە بکاتەوە بناغەیەکی بتەوە بەهێز دابنێ ئەو بناغە بتەوە بەهێزش یەکەم شتی ڕێزە ڕێزگرتنە ئەبێت تۆ یعنی لەگەڵ هاوسەرت و لەگەڵ مناڵەکانت ئەو بناغە بەڕێز دابنێ کە بەڕێز دادنا بنیادی یەکەم بلۆکی ڕێز بوو تا ئاخری سەرەوەی کۆتایی ئەو بڵێن ئەو خێزانە سەرکەوتووە بێت باشە ئەبینین ئێستا لە ڕاگەیاندنەکان لە هەواڵەکان ئەبینین دایکێک
ئەڵێ ئازاری مناڵی خۆی داوە باوکێک سەری منداڵێکی خۆی شکاندووە ینی کۆمەڵ ڕووداوی زۆر ناخۆشە بینی ئەمانەی ئێستا بەڕای تۆ بۆچی دروست بوون ئەم جۆرە ینی ڕووداوانە بۆچی ئەبیستین کە جاران زۆر بەکەمی ئەمانە بوو واللهی دروستبوونی یەکەمی نەزانینی پەروەردەکردنی ئەو مناڵە یعنی نازانێت چۆن پەروەردەی بکات هەروە ئازانێت یعنی خواردنی بۆ بکڕێت و جلوبەرگی بۆ بکڕێت و لەبەری بکە و خواردنی تەواوی کامل کایتر و ئەزانێ ئەرکی ئەم ئەوەیە ئەرکی ئەو سەرەتا یەکەم شت ڕێزە فێری ڕێزی بکات ئەگەر فێری ڕێزی کرد خۆی فێری ڕێزی کرد خۆی ڕێزی لێگرت و ئەم ڕێزی لەو گرت قەت شتێکی وا دروست نابێ هەتا لە ڕووی بڵێ کەلیمەی وانە یعنی سەرەتا ئەبێ فێری ڕێزی بکات بەڕای تۆ چۆن ئەو خۆشەویست و تەبایی کە جاران لە نێوان خێزانەکان و مناڵەکانیان هەبوو چۆن ئەگەڕێتەوە کە ئێستا بینین زۆرێک لە میانی خێزانەکان ئەم شتیان لە دەستداوە بەداخەوە بەچی ئەو خۆشەویستی و ڕێزگرتنی جاران ئەگەڕێتەوە واللهی ئەبێت بە حیوار بە قسەکردن لەگەڵ یەک بە خوێندنەوە یعنی بخوێنێتەوە و کەسە بخوێنێتەوە ئەگەر یعنی سیر بکات سەیری ڕابردوو بکات سەیری ئێستا بکات ئەڵێ باشترین مامۆستا بۆ هەموو کەسێک بۆ هەموو تاکێک ڕۆژگارە کاتە سیرکردنە سەیری دەوروبەرکردنە سەیری دەوروبەری کا سەیری دراوسەکەی کا سەیری باو باپیرانی بکات بزانێ ئەوان چیان کردووە ئەمیش بێت سەرەتا یعنی بێت بە حیوار بە گفتوگۆ بەمانە لەگەڵ مناڵەکانیان ڕۆژانە کات تەرخان بکات یعنی تۆ لە 24 کاتژمێر بڵێن 12 کارەکەیت لە دەرەوەیت پێویستە لەسەر ئەم کەسە لەم 12 کاتژمێرە 2 کاتژمێر دابنێت بۆ حیوارکردن بۆ گفتوگۆکردن بۆ دەرچوونە دەرەوە قسەکردن نەتوانین ئەو خۆشی جاران ئەوە یعنی تعاملی ناخۆشکردنە لەگەڵ مناڵەکانە کراوە نیە لەگەڵیانە ئەبێ سەرەتا ئەبێت دایک بێت هەم هاوڕێ بێت ئەبێ باوک بێت هەم هاوڕێ بێت ئەو کاتە ئەتوانێت ئەو ئیشە بکات ئەبێت کاتێک دابنێت حیوار لەگەڵ مناڵەکانی کا لەگەڵیان دەربچێت یعنی سوعبەت و قسەی نوکتە و شتی خۆشیان بۆ بکات یعنی وایان لێ بکات کراوە بن لەگەڵی ئەزیزان کۆ بینن کاکسادون یەکێک لەو باوکە بەڕێزانی کە ئێستا خاوەنی 4 منداڵە باسی ئەوەکە ئەگەر بتەوێت خێزانێکی سەرکەوت و منداڵێکی سەرکەوت و دروستکە ئەبێ هەر لە ئەساسەوە لە منداڵی ئەو منداڵە لەسەر ڕێزگرتن پەروەردە بکەیت تاوەکو بتوانین سەررجەم ئەو شتانەی تر سەررجەمە و پەروەردانی ترگاتەوێت لەو منداڵە دروستی بکەی بەدەستی بێنی ئەوش یەکەم خاڵ ڕێزگرتنە ئێمە بەردەوام هاوڵاتیانی ترە دوێنین ئەوش لەگەڵمان بوو. وەکو باوکێک ئەرکی تۆ بەرامبەر منداڵەکانی چی؟ لە ڕووی ئابووریەوە بژێوی ژیانیان دابین کە لە ڕووی پەروەردەوە پێویستیان بە ئامۆژگاریە دایکم ئەو پاڕی پەروەردەیەکی باش پەروەردەی کردوم لەگەڵ ئەوەیە کە نازی پێیاوم لە هەمان کاتیشا لە هەنێشتا سنووری بەدانەوە. پێش ئەوەی کە تۆ بەڕێوە بدەیت چەند منداڵێکت هەبێ پێویستە بەڕێوی ئەوە بدەیت بیر بکەیتەوە چۆن ویژێنی پێویستە ژیانی بۆ دابینکەیت کە نییە لە وڵاتە هەر نییە و ناژوێت یارکێکی پیرۆزە بۆ ئەوەی لە داهاتوانەوەیەکی ساڵح و پەروەردە بۆ وڵاتەکەم بەرهەم بێن. بۆچی ئێستا زوو بیستین باوکێک ئازاری منداڵی خۆیەدا دایکێک لە منداڵەکەی خۆیەدا ئەبینین لە تەلەڤیزیۆن و لاواڵەکان ئەم شتانە نیشانمانە درێ بۆ کۆمەلگای کوردی ئەم جۆرەشتانەی تێکەوت. من وەکو خۆم دەڵێم هەر باوکێک ئازاری منداڵەکەیدا بەڕاستیەوە باوک نییە. ئەگەر تۆ هەندێک جاری وا هەیە مناڵی تەنانەت ئەو باوکانەش دەبینی مناڵی وایە لە شوێنەکاندا مناڵ دەفرێت زەلامی کەسی تاڵی دەگرێتەوە ئەوە نیشانی دڵسۆزیە چونکە ئەگەر زەلامێک باوک بێت نادا لە منداڵەکەی خۆی بەڵکو دەبێت بە شێوەیەکی پەروەردە و تەندروست بەخێوی بکات. تۆ چۆن بتوانین ئەو خۆشەویستی و پێکەوە تەبایبوونی کە جاران لە نێوان گەورە و بچووکە بوو لە نێوان دایک و باوک بۆ منداڵەکەی بوو لە نێوان منداڵ بۆ دایک و باوکی بوو چۆن ئەگەڕێتەوە چۆن ئەو تەباییە جارێکی دروستە بێتەوە. بەڕای من پێش ئەوەی هەر کەسێک ببێ بە باوک یان ببێ بە دایک دەبێت پێش ئەوە بڕیارێکی لەسەر بدەن چۆن منداڵەکانیان پەروەردە بکەن بەو شێوەیە چونکە پێش ئەوەی کە تۆ بڕیار بدەیت چەند منداڵێکت هەبێ پێویستە بڕیاری ئەوە بدەیت بیر بکەیتەوە چۆن ویژێنی چۆن بەخێوی بکەیت چۆن نەوەیەکی پەروەردە و تەندروست بۆ وڵاتەکەت بەرهەم بێنی.
زۆر برا من کاتێک کە مناڵم بەخێوە کرد ئەوە ئەزیێتیان بوو بێ بڕای تۆ ئەرکی دایک ئێستا چییە بەرامبەرەوەی کە مناڵێکی باش پەروەردە بکە وڵایتر ئەرکی هەیە بڵێ منی هەیەی زۆریش وڵایتر من هەچی دەسەڵاتم بوێ بۆم کردو ئێستا ئەبینین کاتە لە تەسەری تەلەڤیزیۆنەکەین ئەڵێ دایکێک لە فەڵانە شوێنێک مناڵەکەی خۆی ئاوالی داوە باوکێک ئاوا داوێتی لە مناڵەکەی خۆی ئاوا ئەم ڕووداوە ناخۆشانە دروست بوون بۆچی ئێستا ئەم ڕووداوە ناخۆشانە بیستین وڵای براکەم چوزانم دێ وڵایتە هەچکە دڵی خۆی و هەچکە ئەلبە خۆی زانێ بۆ خوا براکەم خەتای دایک و باوکە یا خەتای مناڵە بەڕای لەوە چێ مناڵەکە عەزەتی زۆر بابووە گەنا کێ دڵیە لە مناڵی خۆی ئاوا لێ عەزەتی مناڵەکانی خۆت داوە بەخوا دڵم نەهاتوێتە نازانم بڵێن چی ئەی بۆچی ئەو دایک و باوکانە دڵیانێت ئەدەن لە مناڵی خۆیان لە کاتێکە تۆ دایکی ئەزانی دایک چۆن قەزارە گیانم کە دەدڵی کەس نازانێت خوا قەزاخانە بۆچی جاران دایک و باوکەکان لەگەڵ مناڵەکانە ئەوەنە باش بوون بەڵام ئێستا وای وانە بینوانی ئێست نازان بۆ خەڵک وا دڵی خراپ بووە ئەرە وڵا دڵی خراپ بوو گەنا بۆچێک کێ ئەولای وەڵام من ئەڵام بەخوا بڵێم چی قەزارە گیانم بۆ خوا نازانم هیچ نازانم من خۆم وا نەبووم ئیتر نازانم ئێستا لێ خوای گیان بێوەیکە ئەرکی تۆ بەرامبەر ئەم منداڵی خۆت چی ئەبێ چی بۆ دابینکەی ئەبێ چی بۆ بکەی ئەبێ لە شتێکە هاوکاری وڵی سەرەتا پەروەردەیە پەروەردەیەکی جوان بنەڕەت ئیسلام تێگەی بنچینەی ئیسلام باوەڕ ئەمە خۆی ئەرکە بەڵام وەکوتریش وەکو ژیان پێویستەکە ژانی بۆ دابینکەی کە نییە لە وڵاتە هەر نییە و ناژوێت باسێوەت کردوتت ئەبێ پەروەردەیەکی جوانێ بێ بەڵام ئێستا بینین زۆرجار لە هەواڵەکان دایکێک ئازاری منداڵی خۆیە دەیان باوکێکە بین زۆر بەخرابی ئازاری منداڵەکەی خۆی داوە ئەمانە لە چیوە دروست بوون کەوای کردووە ئەم دایک و باوکە ئازاری ئەم جگەرگۆشەی خۆیانی وڵی بێبڕایی تێگەی دووری لە دینە دوورکەوتنەوە لە ئاینی ئیسلامە بەڕای تۆ ئاینی ئیسلامە بڵێ هیچ هۆکارێکی تنیە ئیلاوەنە چکە دین جوانە یاسایەکە بۆ بەڕێوەبردنی ژیان حکمێکە بۆ ئینسان یعنی نەک هەر بۆ ئینسان تۆ خۆت لە خودی خۆت و مناڵ و ماڵتا بۆ ئەوەی دەسەڵات کە ئیترەوە تەنە عەدالەتی و چییە گوزاری خۆتە زانی لە وڵاتە چ بێ ویژدانیە تێگەی خەڵکیش زۆربەی ژیانی خۆتە زانی ناڕوە مناڵی سە من بۆ نونە گەنجە کابرا پارەی پێ نییە تێگەی پارەی پێ نییە کابرا حەزی لە ماڵ حەزی لە سیارەیە پێویستەکە ژن بێنێ خۆمان ژیانمان پێویستە کە کابراش بۆی ناکرێت لە ماڵەکەیش توش مشکلێ بێ بڕۆسەی کافتریاکان هەمووی پڕە لە گەنجا بڕۆ ژیان خەڵک تەواسەی لەشەوە بەختەوەریەی جاران کە لە نێوان خێزانەکانە هەبوو لە نێوان منداڵ و دایک و باوکە هەبوو منداڵ ڕێزی دایک و باوکێ کرد دایک و باوک ڕێزی منداڵەکەی خۆیەگر ئەرکی خۆی بەرامبەر جێبەجێ کرد بەچی ئەگەڕێتەوە بەچی شێوازێک دەتوانین ئەو ڕێز و حورمەتەی جارانی نێوان خێزانەکان بگێڕینەوە وڵایەوە گەڕانەوەی بۆ لای خۆ تەنها بەوە ئەکری تێگەی بە ئاینی ئیسلامەوە پێت وایە ئەمە ئەگەڕێنێتەوە بەڵێ بێگومان چارەسەر تەنها گەڕانەوەی بۆ لای خۆی تەعالە چارەسەرەوەی دەستگرن بە دینی خواوە یەکەم مناڵەکانی تۆ پەروەردەکەی وا پەروەردەکەی بەڵام لەگرا پەروەردەکردن دەوری نییە ئەگەر یاسایەک وڵاتێک کە لەگرا تۆ مناڵ پەروەردەکەی تا 7 ساڵ ئەتوانین دەسەڵات هەیە بەسەریان تا 15 ساڵ بۆن تا باڵقە بێ من باوکم سوزانم من چێکم دوای کە گەورە مەچمە بازارڕ بەڵام ئەگەر یاساکە عیلمیا کابراکە ئەوە تا هەموو شی یاسانە خراپەکاری بەڵام چاکە نییە ناکرێت ناتوانێت مناڵێتە بازار هەموو سیرەکە هەموو فەسادیە سەری فەساد کراوەتە بۆ خەڵک بەڕاستی زۆر بە ئاسانی دەستی بەخراپەکە بەڵام چاکەی بۆ ناکرێت ئەرکی دایک هەموو دایکی ئەبێ بە هەڵسێ بە ئەرکی خۆی خزمەتکردن و بۆ بڵێن لە ماڵەوە خزمەتی ئەم بکات و چاودێری ئەم بکات و لە هەموو ڕوویەکەوە بێ ئاگای لێ بێت هەندێک لە دایک و باوکان وازانن بەس ئەوەی منداڵەکەی شوێنی خواردن و خەوی هەبێ و شتی یاری بۆ بکردنی تر بەزەوەی ناوەڵا پێویستە ئەبێ ئاگاداری بێ ڕۆژانە بزانی هاوڕێکی بزانی لەگەڵ کیا ئەچێتە دەرەوە بزانی چی ئەکا لە ماڵە مۆبایلەکەی چیتە بەڵێ بێ چاودێری موبایلی بکەیت چاودێری فەیسبوک و ئەو شتانی کە بەکارێن ئەمڕۆ هەیە لە ناو هیناباوە بۆچی ئێستا بینی زۆرجار لە هەواڵەکان ئەڵێ دایکێک لە فلانە شوێنێک منداڵەکەی خۆی وا لێ کرد باوکێک ئاوا ئازاری منداڵەکەیدا ئەمەی لێ کرد
ئەم شتانە بۆ ئێستا دروست وڵی نازان بڵێن بۆچی دروست بووە هۆکارەکەی ئەوەی لەوە چێ زۆر جار مناڵەکەی بڵێن ناڕەحەتەیتر وا ینی بەهینی ئەو کەسە خۆی وا ئەزانێ ئەوە چاکەکەوای لێ بکات بە زوان بە لێدانکردن ئەم منداڵە چاکە ناشتیوان نیە ئەمە چارەسەرە بۆی منداڵێک بێنێ تایم بەو شەوە نەوەڵاوت هیچ چارەسەرێ نییە چونکە ئەو مناڵە زیاتر خراپە بێت بەڵێ ڕەنگە بیر لەوە بکاتەوە کە گەورە بوو تۆڵە لەم دایک و باوکوی خۆ بکات هەرەوە نەک ئەوەش هەر لە مناڵیشەوە ئەگەر مناڵێت زۆر تندوتیش بی لەگەڵ یا ینی هیچ خۆشەویستی و محیبەتێکی نییە بە ئەو دایک و باوکوی بەڕای تۆ وەکو دایکێک کە ئەزمونێکت هەیە و 5 منداڵ پەروەردە کردووە چۆن ئەو خۆشەویستی و تەبایی جاران لە نێوان خێزانەکان و منداڵەکان ئاگەڕێتەوە منداڵ ڕێزی دایک و باوکی خۆی بگرێت دایک و باوکیش ڕێزی منداڵ بگرن و بە پێی با بڵین توانای دارایی خۆیان هەم خزمەتی بکەن هەم پەروەردەیەکی باش بەچی ئەگەڕێتەوە ئەو خۆشەویستی جاران بەوە بگەڕێت ینی هاوڕێتی لە بینی مناڵ و دایک و باوکە دروست بکەیت بەڵێ هاوڕێتی دروست بکەیت چونکە تۆ ئەگە نەبی بە هاوڕێ لەگەڵ مناڵەکە تا بە توندوتیژی لەگەڵ یا قسە بکەیت و یان زۆر زەختی لێ بکەیت ئەو مناڵە بە ئاخارێکی تر هەڕۆ ینی وا هی نەکات کە تۆ خۆشت ناوێ یان تۆ زۆر هینی لەسەرەکەی بزانانی ئەو مناڵە بەس کە بووی بە هاوڕێ ئەو مناڵە و لەگەڵ یا هەڵسوکەوتی کرد و ڕەفی کرد دەوتی ئەویش وای بکات و کێشەکانی خۆی یان ئەو شتانەی کە بەڵێ ئەزیزانەوەکەوە بینن ئەمە دایکێکی بەڕێز بوو 5 منداڵی پەروەردە کردووە باس لەوە کات کە دایک و باوک بەس ئەوە گرنگ نییە شت بۆ منداڵەکەی بکڕن شوێنی خەو و خواردنی بۆ دابینکەن ئەبێ پەروەردەیەکی وا پەروەردەیکەن وا ڕێزی لێ بگرن کە گەورە بوو ئەم منداڵە بزانێت کە ئەم دایک و باوکۆ چیان بۆ کردووە نمونەیەکی باش بێ بۆ کۆمەلگاکەی ئاگایان لە هاوڕێکانی بێ ئاگایان لە موبایلەکەی بێ ئاگایان لەو شتانە بێ کە لە چواردەوری منداڵین بۆ ئەوەی نمونەیەکی خراپ لەو شتە خراپانی چواردەوری خۆی وەرنەگرێت هیوادارین هەموو منداڵێک بتوانێت ئەو شتانی کە دایک و باوک بۆیان کردوون پاداشتی دایک و باوکیان بە جوانترین شێوە بدەنەوە دایک و باوکانیش پەروەردەیەکی وا جوان بدەن بە منداڵەکان کە دوای شانازیان پێ بکەن پەیامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ